مزيدتر لقال دكتور صباح صبحي اندام لجنه النفط وغاز برلمانتو عراقي وتو بيج بكن بسباس فج بغداد لقال ماي دكتور دم باش دكتور رشنویسا سر راست کردن هموار کردن بودجه گهشتی پارلمانه هردکاری نوی چیه اگر گهشتی بردستی و سلااو لە بەڕێز دەوڵەت گەشتبینەرانی کوردستان ویستار بەڵێ گەشتووە و لە کاتی گەشتنی ئەم پرۆژەیە دەست بەجێ تەوجیه کرا کە لیژنەی مالی ئەم مەشروعە دابنێن لە جەدوەلی ئەعمال و ئێستا لە ئەجندەی کارەکانی ڕۆژی سێشەممە دەست بە خوێندنەوەی یەکەم دەکرێت بۆ پرۆژەی هەموارکردنی یەکەمی یاسای بودجە ژمارە 13 2023 مادەی 12 فەقەرەی 2 جیم کە ئەم مادەیە ئەساسە بۆ ئەوەی دووبارە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە و ئەو تێچووەی کە بۆتە عوقدەیەک بەرامبەر بە حکوومەتی ئیتیحادی ئەم گرێچۆرەیە چارەسەر بکرێت و تاکو بتوانن کە ڕێگا بدرێت بۆ دووبارە بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بە ڕێگای ئەو بۆڕیەی کە هەیە بۆ بەندەری جیهان لە تورکیا وردەکاریین وێ چارەسەریە چنە یا کو دە هەموارێ داهاتیە چاوە بەحسا هەموارکردنێ هاتێکردن دێ چ بێتەکردن بۆ دیسان هەناردەکردنەوێ خۆی ئەوەی پێشتر هەبوو ئەوەی پێشتر ئەو خاڵەی کە تایبەتە بە خاڵی جیمی پێ دەڵێن ئەو خاڵە تایبەتە بە تێچووی دەرهێنانی نەوت و گواستنەوەی نەوت لە وەزارەتی نەوتی ئیتیحادی یەکسانە بۆ هەموو کێڵگە نەوتیەکان لەسەر تاسەری عێراق ئەمەش ڕێگر بوو بەرامبەر بە دەستکاریکردنی تێچووی دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان بێگومانەوەی کە معلومە لەلای هەموو لایەک تێچووی دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان جیاوازە ژینگەکە حکم دەکا قوڵی بیرەکە حکم دەکا جۆری عەقدەکان عینەن حکم دەکا لەسەر تێچووی دەرهێنانی نەوتی هەرێمی کوردستان ئەوەی باشە دکتۆر پرۆژە یاساکە لە گوری هەموارێ تێچویاوێ دەبیتە چەند مەبەستامە ئەو بوو دە هەموارێدا نوکە تێچوو چەند هاتیە دیارکردن لە گوری وێ هاتی ئەوە هاتیە ڕەشنویس هاتیە بەردەستی بەڵێ خۆی تێچووەکە دەستنیشان نەکرایە بەڵکو لە خاڵی یەکەم دیاری کراوە کە دەڵێ لە پرۆژە یاساکە دەڵێتن دەبێ لایەنێکی ڕاوێژکاری فەنی پسپۆر نێودەوڵەتی دەست پێ بکات بە دەستنیشانی ئەم تێچووە بە ڕێگای سەردانکردنی ئەم کێڵگانە و دیاریکردنی تێچووی ڕاستەقینەی هەر کێڵگەک بەجیا ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم بە هەمان شێوە باسی ئالیەتی دەستنیشانکردنی و تەکالیفەکانی و تعویزەکەی کە دەبێ قەرەبووی هەرێمی کوردستان بکاتەوە و لەگەڵ ئەوەش کە ئەعتیماد دەکات لەسەر نەفەقاتی سیادی تاکو بتوانێت ئەم تێچووە تەواو قەرەبووی بکاتەوە و خاڵێک هەیە دەستنیشان کراوە کە دەڵێ کە تا ئەم پرۆسەیە کۆتایی پێدێ پێویستە تێچووەکەی دەستنیشان بکرێت بە $16 تا ئەم کارانە ئەنجام دەدرێت بێگومان ئەو کارانە کە بە ڕێگای لایەنێکی پسپۆری ڕاوێژکاری نێودەوڵەتی وەختی دەوێت ئەنجا ئەمە دەبێت دەست بەجێ نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە بە هەناردەکردن تاکو ئەو نەوتە ڕانەوەستێ نزیک 400,000 بەرمیلە هەرچەندە ئێمە وەکو لیژنەی نەوت و گاز چەندین تێبینیمان هەیە لەسەر هەموارکردنەکە هەندێک خاڵ هەیە دەبێت دەستبینین وا چنە بۆ نمونە خاڵی تایبەت بە 400 ئەو 400,000 بەرمیلە کە نووسرایە لە یاسای بودجە پێشتریش ئەترازمان لەسەرێ بەڵام ئێستا شتێکی باشە فرسەتێکی باشە تاکو ئەوەش گۆڕانکاری بەسەر بکەن چکە نووسراوە مالایە قەلعان 400,000 بەرمیل یومی یعنی کەمتر نەبێت لە 400,000 بەرمیل ئێمە باش دەزانین ئەوە تقریبا ساڵێک و 8 مانگە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە ئەوەش تەسیل لە حقوولەکانی کردووە ئەو کێڵگانە پێویستی بە
دووبارە تەهیلکردنە پێویستە دووبارە بێتەوە سەر تاقەی ئینتازی خۆی واتە هەندێک داخواست بکەن کێمتر بێ دیارکردن یان چەند بێتە دیارکردن دکتۆر ئەمە ئەو وشەیە هەڵدەگرین محاولە دەکەین ینی ئەم لە راپۆرتەکەم باسی ئەوە دەکەم کە ئەو وشەیە مالا يقل عن 400,000 برميل أو لا بين دتوانين بنوسين يعني أو بلين دتوانين بلين ل 400,000 برميل دقات 400,000 برميل محاولة دكين بقات 400,000 برميل لو زياتر ببيتن باشتريشة بلام أو نك تحديد كابل روجانا دبيت 400,000 برميل هنار دبكري دبي حالي دا دكتور اگر بيتو اوش دەست بە بەرهەمێنانینێ بکەنە بە نەها تاقەیە ئینتاجی شیانە بەرهەمانینێ یا کێلگەهین هەرێما کوردستانی چەندە دەکارن حتا چەندێ بەرهەم بینەوە لەگەڵ دەستپێکردنەوە هەنارتنێ ئەمن دڵنیام لەوەی کە فەنیەکە طبعاً شەریک کۆمپانیەکان دەتوان وەڵامی ئەو پرسیارە بدەن ئێمە لە وردەکاریە طبعاً وەزارەتی سامانە سروشتیەکانیش بەڵام تەکنیکیەن بەپێی هەموو پسپۆرە فەنیەکانیش کە هەن هەر کێڵگەیەک ئەگەر هاتوو نەگاتە تاقەی ئینتازی خۆی و مەصرفی لەسەر نەکرێ و ئیعادەی تەهیل نەکرێتەوە بێگومان تاقەکەی کەم دەکاتەوە بە حەدێک ئەوەیە کە ئەو کێڵگەیە لەوانەیە ئەگەری ئەوە هەیە کە وشک بێتەوە ئەنجا لەبەر ئەو مەبەستە دەبێ ئەمە ئەم خاڵەت دراسە بکرێ خاڵی دووەم ئەوەیە تعویزی ئەو ماوەیە بکرێت کە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە دەبێ ئەو کۆمپانیانە هەموو تعویزات و مستحقاتی خۆیان وەرگرنەوە چونکە ئەوە بەپێی عەقدەکە ئەوانە ئەو نەوتە ڕاگیرا بەپێی شکایەتی عێراق بوو لە محکەمەی تەحکیمی نێودەوڵەتی و قەراری محکەمەی ئیتیحادیش بووە کەواتە ئەمە دەبێ ئەو بابەتانە بە تەواوەتی دیراست بکرێ ئالیەتێک دام بدرێ هیچ ئالیەتێک سەربارەت بە قەرەبووکردنا دەمێن چوویên بەرهەمانینێ نەهاتیە جێوێ نەهاتێکردنا بە ڕەشنویسێدا دەمەکێدا و یەک ji mercên epîkûrê bixweya xû gelek ca behsî vê dike ku divê bê nev qerebûkirin pereyê mayî ji waran bê tevdayîn بەڵێ بزەبت ئەمە باش دەزانین پرۆسەی بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان چەندین کێشە و گرفتیان بۆ دروست بووە دەبێت چارەسەری ئەم کەیسەش بکرێ بە تەواوەتی لەگەڵ دروستبوونی عەقدێکی گونجاو و لەگەڵ ئەوەش دەبێت بزانین ئالیەتی جێبەجێکردنی ئەم هەموارکردنە چۆنە چونکە ئێستا تقریبەن مەشروعەکە ناقسە کەمە یعنی تەواو نییە بە تەواوەتی ڕوون نییە ئایا قۆناغی هەناردەکردنەوەی نەوت بە چ شێوازێک دەبێت و لەگەڵ ئەوەش دەبێ باش بزانین مەسەلەی مۆزوعی گواستنەوەی نەوتیشمان هەیە لە هەرێمی کوردستان کە عیلاقەی بە قطاعی خاصە وەکو عێراق نییە وەکو حکوومەتی ئیتیحادی نییە کە هەموو بۆ ڕێنەوتیەکان تایبەت بە کەرتی گشتیە ئەمانە دەبێ هەمووی دیراست بکرێ و تاکو لە داهاتوودا هیچ کێشەیەک دروست نەبێ لە کاتی پەسەندکردنی ئەم یاسایە پێویستی بە وردەکاری هەیە پێویستی بە تەفاهمی سیاسیە پێویستی بە ئیتیفاقی سیاسیە دەبێ هەمووی جێبەجێ بکرێ ئەنجا بچینە قاڵبی ئەوەی هەموارکردنی ئەم دووتش دکتۆر ئەو تەفاهمە حتا کیرێ هاتیەکردن حتا سەر چ نقطەکێت کوتە ئەو تێبینێتە بەحەزکردن هاتیەکردن و ئەگەر تەفاهمێکە بەبی شەوەی حتا نەها ناوت بیتەکردن بۆ سەر هەمووان تێبینێتە بەحەزکردن تێ چاوەڕێکردن حتا سەرێ ساڵێ حتا ساڵان نو ئەف یاسە بێتە هەموارکردن و بدایوەرە بەڵێ خاڵی یەکەم لە پرسیارەکەت ئەوەیە تەفاهم هەیە لە دوو لایەنەوە لایەنی حکومی وەکو دەڵێ ئەنجومەنی وەزیران کە دەنجیان داوە لەسەر هەموارەکەی و هاتۆتە پەرلەمان خاڵی دووەم ئیتیفاقی سیاسی لە کۆبوونەوەی ئیدارەی دەوڵەت تەحالوفی ئیدارەی دەوڵەت ئەویش بە هەمان شێوە ئیتیفاق کراوە کە هەموار بکرێ بە شێوەیەکی گشتی بەڵام وەکو دێتە پەرلەمان لە پەرلەمانیش پێویستی بە هەماهەنگیە پێویستی بە ئیتیفاقێکە لەسەر سیغەیەکی قانونی و لەسەر سیغەیەکی گونجاو کە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان و بەرژەوەندەکانی بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان زەرمەند نەبێ ئەوانەمان باس کرد دوای دینە خاڵی داهاتوو کە دەبێ ئێمە بەڕاستی ئەم قانونە ئەم تعدیلە
پێش کۆتایی بەڵێ. سەری ساڵ باشە. تەواوی بکەین، یعنی ئەو خوێندنەوەی یەکەم کەکرا دەبێت خوێندنەوەی دووەمیشی بۆ بکرێ بەڵێ. و دەبێت دەنجیشی لەسەر بدەین، یعنی لە داهاتوویکی نزیک پێش دکتۆر. ئەوەی ئۆتڵەی تەشریعی بەڵێ. دەست پێ بکە لە دکتۆر، نوێی 12. بەگەرمە سەر خاڵە حەقدەستێ بەرهەمئانین و هەناردەکردنێ بە گواستنا نەفتێ هاتیە دیارکردن ئالیە سێیەم حتاوێ دەماک و تێ سەرخەتێ و دیار دکەک و دەبێت چەند حەقەوێ بە واتە پشتی کوونها یاسا تێ هەموارکردن بە 16 دلاران یان زیاتر بێدەست نیشانکردن پشتی کو ئالیە سێیەژی نرخێکی دیار دکەتن دەبێت جارێک هاتن یاسا و ئەف خاڵە بێتە سەرڕاستکردن هەموارکردن. نا ئەو خاڵی کە تایبەتە بە 16 دلارەکە دەست بەجێ دوای ئەوەی کە لایەنە پسپۆریەکە تایبەتیەکە کە خەملاندن بۆ دەرهێنان و گواستنەوەی نەوت دەکا لە هەرێمی کوردستان ئەو خاڵە کۆتایی پێدێ، یعنی پێویست ناکە ئێمە بڵین هەمواریی دیکە بکەین ئەو فقرەیە لابین، ئەو فقرەیە نووسراوە شەرتیە، شەرتیەکەی چۆنە مەرجەکەی ئەوەیە کە تا ئەوەی کە لایەنە ڕاوێژکاری تەکنیکیەکە کارەکانی خۆی جێبەجێ دەکا بە 16 دلار حسێب دەکرێت، بەو شێوازە اتفاق کراوە لەسەری. بەڕێی من شتێکی باشە، بەڵام پێویستە باشتریشیکەین تاکو بتوانین قۆناغێکی دیکە قۆناغێکی تازە لە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بە ڕێکوپێکی بەڕێ بکەین. زۆر سپاس دکتۆر سەباح سوبحی ئەندامی لیژنەیە نەفت و گازێ لە پەرلەمانتوی عێراقیش بەغدا لەگەڵما بووی. دەم باش.